بەڕێزان هەندامان و نوێنەرانی لایەنە سیاسی و حیزبەکانی کوردستان و عێراق ئامادەبوانی بەڕێز پێش هەموو شتێ ڕێگان پێ بدەن بە خێراتتان بکەم بۆ 36 ساڵەی کۆچی دوایی بارزانی نەمر. سواسی ئامادەبوونتان بکەین کە لەم غوربەتەماندا بم جۆش و خۆش و گەرمیەوە ئامادەبوون. ئامادەبوونتان جێگای وەفاداری و ڕێزلێنانە بۆ سەرکردەی نەتەوەیی کورد بارزانی نەمر. Evroke 36 sala ekisi 1979 gelê Kurd û gelên azad dixwazên cîhanê mal avahiya dîmahiyê li kesekî kir ku simbula xebat û berxwedanê bû. Ji bo bergirîkirin ji azadî û demokrasiyetê û gelê Kurdê stemdîtî. Ew jî bîreweriya serokê neteweyî babê rohî netewa Kurd Mela Mustafa Barzanî ye. Şerazat bêjin şerazat yedleşkerî heker ev rêpîvanê hat ba tomarkirin diristî û Kurd bi xwedan bane ne mawtî songî Çînî û ne dîgolî Fransî û ne Gandî Hindî û ne gîvara nedgeheşne xebat û lêhatûya Barzanî nemir. Barzanî çendîn caran êketiya Sovyetî dergehê Kremlinê lê dida. Dema pisyar ji wî hatiye kirin ka tu kî Welamawî ew bû gotiye ez dengê milletê Kurd im. Barzanî dest bi serkêşiya mezintirîn şoreşa netewiya Kurd kir, ew jî şoreşa Eylûla mezin bû. Ku yekem şoreş bû li cîhanê bişêt, rast û çep û Kurd û Turkman û Mesîhî û hemiyal bin çetirê xwe kom bike. Ta ku 6/3/1975 piştî rêkeftina xıyanetkarîya Cezayirê di navbera Iraqê û Îranê li bin çavdêriya Amerîka bi serkêşiya rêviyê siyaseta Amerîkayê wî serdemî Kissingerî û hewarî Bûmedyanê nê serokê Cezayirê ewan wextê evî wextî mirovayetî firoşt bo berjewendiyê siyasî. بەڕێزان هونەرمەندی شێوەکار ئەرکان قادر تابلۆیەکی جوانی بۆ ئەم پیرەوەریە ئامادە کردووە لەلایەن کارخێنن هەورانی پەردە لەسەر ئەو تابلۆیە لادەبێ بافەرمێ. ئیمڕۆ لە کاتێکدا یادی سەرکردە و ڕابەری مێژووی بزاوی کوردایەتی و ئازادی دەکەینەوە کە کوردستان بە بارودۆخیشی یەکجار هەستیار و دژوار تێدەپەڕێ و لە هەموو لایەک لەلایەن دوژمنان و ناحەزانی پەلامار دەدرێت. هێرشی تێرۆریستانی داعش لەلایەک و گەمارۆی ئابووری بەغدا و هاتنی ژمارەیەشی مەزنی ئاوارە و پەنابەر لەلایەشی تر تەنها چەند فاکتەرێکی دیارن کە فشارێکی یەکجار گەورەیان خستۆتە سەر جەماوەر و سەرکردایەتی هەرێمی کوردستان کە بەڕای زۆربەی چاودێرانی سیاسی لە دوای وژاندنی پرۆژەی ئەنجامدانی گشتپرسی بۆ سەربەخۆیی لەلایەن سەرۆشی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانی دەستیان پێکرد. لێرەدا دەتوانین ئاماژە بۆ ڕاستیە بدەین کە یەکێک لە دەستکەوتەکانی گەلی کوردستان لە گۆڕانکاریەکانی ئەم دوایە و بە تایبەتی لە دوای هێرشی داعش بۆ سەر هەرێمی کوردستان هاتنە سەر هێڵی وڵاتانی خاوەن دیموکراسی و جیهانی ئازادە کە زۆر بە خێرایی و بە شێوەیەشی بەرفراوان لە ڕووی سیاسی و ئابووری و بگرە سەربازی پشتگیری هەرێمی کوردستانیان کرد و دوژمنان و ناحەزانیان تووشی سەرسوڵمان کرد. ئیمڕۆ هەموو لایەک دەبینن کە کوردستان هێڵی سوورە و جیهانی ئازاد خۆی لەگەڵ هەرێمی کوردستان لە یەک سەنگەر دەبینێتەوە و سیاسەتی حەکیمانەی سەرکردایەتی هەرێمی کوردستان و
بەتایبەتی سەرۆک بارزانی لەم چەند ساڵی ڕابردوو بەتایبەتی لە ئیرادەی بەرەو پێشبردننی دیموکراسی و مافەکەمینەکان و بڕوابوون بە پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و مافی ئاین ئازادی ئاین و ئاینزاکان فاکتەری سەرەکی بوون کە ئمڕۆ وڵاتانی ئەوروپی و ئەمریکا خۆیان لەگەڵ گەلەکەمان لە یەک سەنگەر و مەتەرێز دەبینەوە. لێرەدا ئەگەر لاپەڕەی مێژووی بزاوی ڕزگاری خوازی کوردستان بەتایبەتی لە کوردستانی باشوور هەڵدەینەوە زۆر بەڕاشکاوی دەبینین کە ئەو بەها دیموکراتیانە بەشێکی گرنگی ڕێبازی ڕاستەقینەی بارزانی نەمربوونەوە کە بارزانی بە درێژای نیو سەدا کردبووی بە هەوێنی خەبات و پەیامی ئازادی بۆ خەڵکی کوردستان لەژێر ئەم بەها مرۆڤیانە و سەردەمیانە بوو کە گەورە و بچووک کۆمونیست و لیبرال و موسڵمان و مەسیحی و ئێزدی و تورکمان لەژێر یەک چەتر خەباتیان بۆ ئازادی نیشتیمان دەکرد. بەڵێ گەلی کوردستان ئەمە مێژوویەتی و ئەمڕۆژ میراتگەری ئەم ڕێبازەیە و هەر بۆیەش دۆستانی زۆر بەجددی و بەپەلە هاتن بۆ پاراستن و پژگیریکردن لە ئەزموونەکەی. بێگومان ئیمڕۆ لەم سات و بارودۆخەدا بەهێزترین چەشی گەلەکەمان چەکی یەکڕێزی و تەبایی و خۆڕاگریە. پەیامی یەکڕێزی و تەبایی پەیامی بەرخۆدان و خەبات بۆ ئازادی و سەروەری پەیام و ڕێبازی بارزانی نەمرا کە ئەگەر ئیمڕۆ هەموو لایەک پابەند بین پێی زۆر لەوەی کە هین بەهێزتر دەبین و بە ئاسانی ئەم خۆناغە دژوارە بە سەرکەوتووی بە سەربەرزی تێدەپەڕێنین. بۆیە لێرەوە لە یادی کۆچی دوایی بارزانی نەمر هەزاران سڵاو لە ژیانی پاشی ئەو سەرکردە مەزن و دووربینە لە کاتێکدا کە ئێمەی نەوەی نوێ دەبێت سوود لە بێ ڕێباز و ڕێنمایەکانی وەرگرین و ئەم ڕاستێش لەبیر نەکەین کە ئەگەر گەلێک ڕابردووی خۆی نەناسێ و سوودی لێوەرنەگرێ ئەوە ناتوانێت داهاتووی خۆشی مسۆگەر بکات. تابلۆی شەهیدانی کوردستانی یەکگرتوو پێمانەڵێت کە ئێستا خوێنمانەڕژێ حالیان ئێستا پێشمەرگەرەوانەیە شەهید بێت ئەمە خوێنی ئەو شەهیدە تازانەیە کە ئێستا بەرگری لە خاچی کوردستان دەکەن. لە دوای ناوەستبوونی ئیمپراتۆرەتی ساسانی و پەیدابوونی داگیرکەران لە 1436 ساڵ لەمەوبەرەوە داگیرکەران کە یەکەم شەڕ لە دەشتی مەخموونی ئێستا دەستی پێکرد دوایی پەرەی سەند و هات بۆ شارە زوور بۆ قەتپاڵی چیاکانی هەورامان بۆ سنە بۆ ئۆرمیا بۆ تەواوی کوردستانی گرتەوە. لەو ساڵەوە تا ئەمڕۆ کوردستان خێری لێشۆڕێت لەو ساتەوە تا ئەمڕۆ کوردستان خێری لێشۆڕێت. کوردستان دەبێتە گۆڕەپانی شەڕی سەفەیەکان و عوسمانیەکان کە ئێستا شەر هەمان شەڕە. نزیکەی 5 مانگ لەمەوبەر بۆ جارێکی تر دیسان هاتنەوە ئەم جارەشان هاتنەوە لە هەموو بیابانەکانەوە هاتنەوە و جارێکی تر ئەیانەوێ کوردستان وێران بکەنەوە جارێکی تر ئەیانەوێ خاچی کوردستانمان بێزەوت بکەن ئەیانەوێ دەخێنە لوقمان بکەنەوە جارێکی کەم بەڵام خەیاڵیان خاوە بە درێژایی 1500 کیلۆمەتر ئێستا خاکمان دەپارێزن 1500 شەهیدمان ناوە بۆیە کیلۆمەترێک شەهیدێکی بەرەکەوێت هەر کیلۆمەترێک شەهیدێکی بەرەکەوێت. ئەم شەهیدە قارەمانانە تاجی سەرسەر و جێگەی شەڕاژی هەمومانن بەداخەوە کە ناکرێت ناوی هەرهەمویان بێنین. ئەمانە سمبولی شەهیدەکانمانن
لە هەموو بارچەکانی کوردستانەوە سێبراکەی شەڕی زمار دڵی داکیانە قرچان لە یەک شرکەکدا شەهید حسین منصور شهید شێخ فاتح شوانی گەرمەسێر لە کەرکووک شهید دیگار سید محەممەدەکەی ڕۆژهەڵات شهید سەڵح گورگەیی شهید ئەحمەد مزوری شهید طالب جعفر طالب زاوێتەیی شهید سەکبان ڕەشید دۆسکی شهید یوسف ئیسماعیل کۆچەر شهید جعفر طالب زاوێتەیی شهید عەتای حەمەی حاجی مەحموود سەڵاو لە کچە ئازاکانی کۆبانی لە کوڕە ئازاکانی کۆبانی لە ئالی میرکان لە هەبوون لە ڕۆستەم جوودی لە خەبات دێرک و سەدان و هەزارانی تر سوپاس لەو کچانەی کۆبانی کە سەری ئافرەتی کوردیان بەرزکردەوە بوون بە نمونە بۆ هەموو ئافرەتی جیهان ئیسباتیان کرد کە ئافرەتی کورد لە ئافرەتی هەموو جیهان بەتوانەترە سوپاس تۆش ئەی هۆزان سوورچی ئاخ بۆ تیشکی چاوەکانت ئاخ بۆ ئەو دەسە ناپاکەی کە سەری بڕی هۆزان سوورچی بەڵام بەرەمان بەرزە و خاکمان ئازادە ئەمڕۆ سووری کوردستان بە خوێن دیاری کراوە پرەت نەکەن جارێکی تر پۆستاڵی ڕەشی پیسیان بێتەوە ناو خاکمان زۆر سوپاس کە بدانیشت بە ناوی کۆمیتەی هۆڵەندای ڕێخستنەوە لەم یادە مەزنە بۆ یادی نەمری مەلا مستەفای بەرزانی هەزار ڕەحمەت لە گیانی پاکت هەزار ڕەحمەت لە گۆڕەکەت نەمر کە هەموو ژیانت لە چیای کوردستان بردەسەر لە ساڵی 1970 خوا ئامانەتەکەی لە بەرزانی نەمر وەرگرت بەڵام دوژمنانی کورد ئەوەندە دڕق بوون ئەوەندە ناحەز بوون بە ڕەحمەتی مەلا مستەفا لەوانەیە برادرانی پارتی ئاگایان لێبێ ئەو کاتە ویستیان گۆڕەکەی مەلا مستەفا بەرن ئەوە بوو لەخوا بەزیابێ نەگەیشتنە ئاواتیان ترس و تۆقاندنی کورد ئاوایە لە ناو دوژمنان ئێمە کە ئەمرینیش لە ناو قەبرەکە لێمان دەترسن داعش ناتوانێت بە هێرش کەرکووک بگرێ لەبەرەوەی کەرکووک دڵی کوردستانە قودسی کوردستانە بژی کورد بژی کوردستان ئامادەبوانان ئازیزم و ئاو زمانانم ئەی ڕۆڵە زڕم لێکراوەکانی هەر چوار پارچەکەی نیشتیمانم ئێمەی نەتەوەی کورد زربەی هەرە زۆرمان موسڵمانین لە هەمویان زیاتر دیندارین بۆیە ئەوها بریندارین بەڵام من تێ ناگەم چۆنە ئاوا براکانی تری موسڵمانم هەر هەمویان خاوەنی نیشتیمان و دەوڵەت و ئاڵای خۆیانن تورکەکان فارسەکان ئازەریەکان پاکستانی و سۆماڵیەکان ئەفغانی و بەنگەلادیشەکان هەموو ئەوانەی تریش کە هەر بەناو موسڵمانن خۆ عەرەبەکان خاوەنی 23 دەوڵەتن و بە ئاڵای جیاوازیشەوە هەر هەمووشیان هەر عەرەب و هەر موسڵمانن ئەی ئێمەی کورد 50 ملیۆن بۆ بێ خاک و بۆ بێ نیشتیمان و بۆ بێ ئاڵا و بۆ بێ ناونیشانی بەڵام هەر ئەوەندە ئەزانن ئەوە تا حەین و هەر ماوین وەکە ئیرۆ دیسا دەستپێکام ها ئادارێ 36 ساڵیە کو ملەتێ کورد ڕێبەرێ خوێنی مەزن قائدێ بناو و دەنگ دیسا کۆچبەربوو ناوی ناوە بەرئانی ناوی ناتبینێت کێ ڕێبەرێک و دیرۆک و تاریخ و تێراسا ملەتێ کورد پاراستیە وینی دووری ئۆندان کردێکریە بەرزانیە نەمر کەسێکی دیندار بوو کەسێکی سیاسی بوو کەسێکی فیدانکار بوو کەسێکی جەندەوار بوو ji xindaqê tekoşînê ji ciyekî xwe davê ciyekî ji bo milletê Kurd biparêzê. Berzaniyê Nemir çekdarê wî îmana wînê xurt bi milletê wî bû, bi doza milletê wî bû. Piştgirtiya wî gelê wî bû, baweriya wî bi gelê wî bû, wew baweriya wî xurt bû bi gelê wî. Lê piştgirtiya wî jî çiyayê wînî mezin bû, çiyayê wînî bilind bû, çiyayê Kurdistan bû. Ticarî xwe ji çiyayê xwe bernedda و ji dijminê xwe neditirsiya. Berzaniyê Nemir gelek tiş dikirin û baweriya wî tevgera Kurdî ku li her çar parçê Kurdistanê bike yek. Ji bo wêna zanî bû her çar parçê Kurdistanê ku tevger nebe yek mafê wana gelek zor e ku bi dest keve.
ji bo wêna dest davêt parçe Kurdistana Rojhilat, Bakur, Başûr, Rojhilat, Rojava weke numûne Cemhuriyeta Mehabat çû bo alîkar jê re tekiliyê wî girêdanî wî bi Şêx Seîd re û îro jî hûn xuya dikin alîkariya wî û مساعدا وینا ji Rojava re ji Kobanê re ji Qamişlo heta Efrîn re. Berzanê Nemir insanekî cal polat bû di cihê dijmin de ti cara neditewîya. Bîranînekî wa de giring di dîroka Kurda de ji bo me Kurda bîranîna Nemir Berzanî em şehîdê Kurdistanê hemûya bibîrtînin û em bejna xwe li ber wa tewînin û di serî de şehîdê Nemir Berzanî û em ji wan re soz didin em armanc ku ji bo şehîd ketin û jiyana xwe ji bo dan em li ser wê rêkê bimeşin heta dawiyê. Ji bo me Nemir Berzanî nerxê Nemir Berzanî ji bo me gelkî bilind in. Nerxê Kurdistanî ne. Nerxê têkoşîn û şer li hemberê dijminê Kurd in. Nerxê Kurdistanî dema ku pêwîstî pêdî salê 45 de derbasî Mehabat Rojhilatî Kurdistan bibe piştgiriya şoreşa Kurdistanê wekî serfermendarekî pêşmerge şer li Mehabat dike. Dema pêwîstî pêdît piştgiriya şoreşa Bakurê Kurdistanê şoreşa Şêx Seîd wekî pêşmergekî şer dike li wê. Aliyê siyasî de pêwîstî pêdî derbasî Sovyet bibe Yekîtiya Sovyet aliyê diplomasî û siyasî navnetewî wê de jî derbas dibe pirsa Kurd didê naskirin bi dinyayê hemiyê. Nerxê Nemir Berzanî ji bo me nerxê têkoşîna gelê Kurd hemû bi yek bi hev re li dijî dijminê gelê Kurd û taybet vê dema dawî de êrişê Daeş li ser Kurda çê dibin li başûr li Rojavayê Kurdistanê û di vê münasebetê em piştgiriya pêşmerge birayê me pêşmerge di Kobanê de têkoşîna ku li Kobanê bûyî em spasiya berêz Serok Berzanî dikin. û çawa pêşmerge şiyandin bo Kobanê piştgiriya têkoşerên Kurd YPG û YPJ. Em bû rengî bû şêweyî em rêbazên Nemir Berzanî dibînin. Rojî yekî sê 2015 36 salê tewaw beser koçî duayî serkirdeyê Neteweyê Kurd serkirdeyê raperînekanî Barzan Jeneralê Komarî Kurdistan قهرمانی حماسەی ئاراس و سەرکردەی شۆڕشی ئەیلول مستەفا بارزانی تێدەپەڕێ. بارزانی نەمر هێشتا منداڵێکی ساوا بوو لەگەڵ ئازارەکانی کورد بووندا دەست لە ملان بوو ئەو لە تەمەنی سێ ساڵەییدا لەلایەن داگیرکەرانی وڵاتەکەیەوە بە ئامێزی دایکیەوە و بەرەو گرتوخانە ڕاپێچدرا. بارزانی لە هەرەتی لاویدا خەمی نەتەوەکەی لە کۆڵ ناو چووە ژێرباری ئەرکێکی گرنگی نەتەوەیی و نیشتمانی دش بەو زوڵمە مێژوویەی لە کورد کراوە ڕاپەڕی و ئیتر لەوە بەرەو لە هەرگیز نەسرەوت و چاوی وچانی نەدا. بارزانی هەموو تەمەنی خۆی بۆ خەبات لە پێناوی ئازادی کورد و کوردستاندا تەرخان کرد. ژیان و گوزەرانی خۆی و بنەماڵەی کرد بە قوربانی هەتاکو سەری نەنایەوە بە شاخەوە بوو. یان لە گۆڕەپانی شەڕ یان لە ئاوارەی و دەربەدەریدا بوو. ئەو لە شەوانی ئەنگوستەی چاوی کووردا هیوا و ئومیدی بوو هێز و ئەژنە و سۆمای چاوی ڕۆڵەکانی نیشتمانی بوو. بۆیە هەتا بیری ئازادی لە ناو کووردا بمێنێ و نەتەوەیی ئازایەتی و کۆڵنەدان شایەنی ڕێز بن و ڕێزگاریکردنی خاک و نەتەوەی نیشتمان ئەوداڵیان هەبێ. بارزانی لە یادی ناچێت نامرێ و لە ڕێگای ڕێبازیدا زیندووە. بە کامتان بڕوا بکەم بە ئەنفارچیەکان یان بە کیمیاوی ڕێژەکان بە کامتان بڕوا بکەم بە مێژوی خێناوی 1436 ساڵەتان یان بە سەربڕەکانی بێگانەی بیابانەکانی سەری ئەفریقا و حیجاز و شامتان بە کامتان ئاخر بە کامتان بڕوا بکەم پێم بڵێن لە هەر چوارتانە بە کامتان بڕوا بکەم بە سێدارەکانی شەقام و
جیاکردنەوەی ئەم شارەمان لە شارەکەی ترمان بە کامتان بڕوا بکەم بەوانەی کە خۆیان کردووەتە باوکی گەورەمان و کەچی نانی مناڵەکانمانە برن و شیری ساوەکانمان ڕژن یەک ساڵتان لێ کردوین بە ڕەمەزان و هێشتا نایەڵێن بەربانیش بکەینەوە ئاخر بە کامتان بڕوا بکەم شتێکی سروشتیەوە پێشمەرگەی دێنی وارسی شەهیدان و سەرکردە مەزنەکانمانە بۆ شانازیشیان پێوەکەین بۆ درێژە پێدەری خەباتی ئەوان بووینەوە ئێمڕۆ هەمومان کۆبووینەتەوە بۆ سازدانی کۆڕێک لە پێناوی بەرز و پیرۆزڕاگرتنی پێشمەرگە و سەرکردەیەکی نەتەوەکەمان مەلا مستەفای بەرزانی کە 36 ساڵ بەر لە ئێستا ماڵاوای لێکردین سەرکردەیەک زیاتر لە نیو سەدە خەبات و تێکۆشانی بەردەوام بۆ پاراستن و مانەوەی گەلەکەی درێخی نەکرد بڕای بە تێکۆشان و خەبات هەبوو بۆ بەدیهێنانی سەربەخۆیی و پاراستنی خاچی کوردستان تا ئەگاتە شاخی حەمرین سەرکردەیەک لە خۆیدا قوتابخانەیەک بوو بۆ خەبات و تێکۆشان پێویستە هەموو لایەکمان پابند بین بە پاراستنی یەکڕیزی میلەتەکەمان گیانی شەهیدانی سەرکردە و پێشمەرگە قارمانەکان ئاسوودە بکەین ئێمەی پێشمەرگە دێنینەکان شانازی یەکەین بە سەرکردە مادونە ناساکانمانەوە پەیمانمان داوە بە شەهیدەکانمان درێژە پێدەری خەبات و تێکۆشانیان بین بژی کورد بژی کوردستان بێگومان گەلی کوردستان ژی هەر وەکی هەموو گەلین ژیانێ خودی دیرۆک û bi bîranî jiyanî civakî ye di dîroka gelî bindest di rêya azadî û aştiyê de pir caran xwîn û zulm û zordarî bi serxweşî û dilşahiyê bi hev re dikeve ango rojên bikeser ji rojên dilxweş zêdetir in ji ber ku gel dibin nêra bindestiyê de ye şerê azadî û serfiraziyê jî wisa hisan nîne bedel dixwaze xebat û tevger dixwaze em qet tu jar bîr nakin her tiştekî bedelê xwe heye bedelê azadî û rizgariyê jî li ser axa Kurdistanê eza cefa û zahmetkeşî ye xwişk û birayên ezîz biguman jiyana Serokê Nemir Mela Mustafa Barzanî jî vê merheleyê û qonaxê de derbas dibe jiyana Barzanî di dîroka gelê Kurdistanê de ciyekî taybetî digire bi mêranî bi mêrxasî xwe berfirahî û mezûnbûyîna xwe bi xebat û rêxistin û amederiya xwe qahramaniya xwe tirs kiribû dilê dijminan heviyê ku dabû gelê Kurdistan û gelên dinên ku li Kurdistan îro bi piranî heqîqat bûye ev hevî hê jî berdewam e hevanno Serokê Nemir Mela Mustafa Barzanî ne tenê serokekî leşkerî bû ne jî tenê cengaver pîsporek pêşmerge bû ew serokekî realîst xwenas gelerî bû ne tenê serokê herêmî bû em dîrok û têkoşîna wî dinerin ji kîjan perçeyê Kurdistanê de serhildan heye yan têkoşîn heye navî Barzanî derbas dibe ev navî Nemir nav gelî cîhan û gelî Kurdistan da bi şiklekî pîr û pak tên askirin Mela Mustafa Barzanî vek serokekî şoreşî vek partîzanekî bi nav û deng li çiyan bu sembola veletparêzî berxwedanî ji bo hemû veletparêziyên Kurd إن كون البرزاني الخالد تجسيد لرمز نضالي كبير في تاريخ القضية الكردية جعله أبعد من ذلك رمزا قوميا ليس للثورة والحركة التحررية حسب بل لمعاني الكرامة والدفاع عن الحقوق والحريات وعن الشخصية الكردية الجمعية والفردية بكل مفاصلها ومحاورها فضلا عن تبنيه جسور علاقات متفتحة متينة بين شعوب المنطقة ولعل خير درس من هذا ما نراه في شعب كردستان وهو يحتضن أكثر من 1 مليون نازح من العرب إلى منطقة كردستان ذاتها ولهذا يأتي الاحتفاء بمناسبة رحيله ليس مندبة أو مناحة بل درسا مفيدا وناصعا ساطعا لصواب مؤشر اعتزاز الكرد بكل أجزاء كردستان بزعيمهم وإرثه وهو حقهم أن يفخروا به كونه ولادة مهمة واستثنائية جاءت من رحم تجاريد الأمة الكردية بشعوبها كافة
وهو كذلك حق لمجموع الشعوب والأمم الأخرى، تقدم اعتزازا آخر بالمنجز التاريخي الذي قدمه البارزاني، بخاصة للعلاقات الإنسانية الأسلم والأنضج بين الكرد وتلك الشعوب التي جاورتهم. واليوم تخوض كردستان حربها دفاعا عن تلك القيم والمبادئ التي أعلاها البرزاني الخالد ضد قوى الظلام والتخلف، وهي لا تخوض الحرب بقيم الثأر والانتقام كما كان دأب الثورة الكردية المسلحة التي لم ترضى يوما على أي فعل يدخل بتوصيف التخريب والتفجير والاغتيال، حتى وصف بعض ساسة الأوروبيين الثورة الكردية التي قادها البارزاني بالثورة النظيفة، بخلاف ما عرفناه عن ميليشيات حركات واصطرعت مع النظم الدكتاتورية المتعاقبة في العراق مستخدمة أساليب الاغتيال والتفجير الذي عادة ما طاح برقاب المدنيين الأبرياء. ومما تدافع كردستان عنه اليوم ما أخذته من تجارب معلم الثورة الكردية باتجاه ممارسة أعلى سمات المرونة والتسامح مع الآخر، ولعل ما مورس مع من عاد عن خيانته مما سمي الجحوش خير مثال على تلك الممارسة السامية التي أكدت منح الشعب فرص العيش بوحدة إنسانية عميقة تنظر إلى الأبعاد الاستراتيجية لهذا الدرس وما يمكن أن يؤسسه حاضرا ومستقبلا، إلى جانب منح جسور العلاقة مع الأمم الأخرى فرص العيش بأسس التكافل والتعاضد والتعاون الأممي. ولنبدأ بعد هذا مستثمرين هذا الملتقى، هذه الذكرى. بعد هذا نقول ما يجابه اليوم العلاقات الكردية العربية في إطار العراق الفيدرالي الجديد، كي نلاحظ ما يمكن الإفادة منه في الإطار الأشمل لهذا الإرث النضالي وتجاربه ودروسه. إن أبرز تلك العلامات تكمن في الآتي: تفعيل الاتفاقات. لقد جرت اتفاقات كثيرة بين بغداد وأربيل. إن الاتفاقات السياسية المبرمة بين القوى والحركات التي تدير الأمور ببغداد والقيادة الكردستانية بأربيل لا ينبغي حصرها بنصوص مرسومة على الورق. وتجربة العراق اليوم بالأمس القريب، ربما قبيل أشهر، كانت الحكومة قد نكثت كثير من الاتفاقات، أقصد في بغداد. وعليه فإن الأمر ينبغي أن يخرج عما يسجل على الورق ليكون عامل تنفيذ الاتفاقات فعليا ميدانيا عبر بناء المؤسسات الدستورية الضامنة لذلك، ورسم خارطة طريق وأسقف زمنية بهذا الاتجاه، بخاصة في أبرز سمة تتعلق ببناء الحكومة الاتحادية وآلية العمل التي تضبط توجهاتها بعيدا عن الانفراد. والنقطة الأخرى تمكين الديمقراطية فكرا وممارسة دعما للبنية الفيدرالية، ومن أجل حماية، وقبل أن أستكمل، من اختار أن يدخل العراق الفيدرالي يمكنه أن يختار أمرا آخر ويحق له، وهو حق ليس متصدقا عليه بل حق ثابت. لذلك فتمكين الديمقراطية فكرا وممارسة هو دعم الفيدرالية، وعليه فلا بد من إزالة أشكال الاستبداد والمواقف المخلة بتلك العلاقات، إقرار حق تقرير المصير عمقا للبنية الفيدرالية. والنقطة الأخرى ممارسة خطاب سياسي إعلامي تنويري ينهي الشوفينية، وواجب الانتهاء بشكل حاسم وحازم من تلك السياسات الاستعلائية والتهجمات والتخرصات التي تنطلق بسبب من ثقافة مرضية ماضوية. وخامسا حسم مشكلة الثروات الطبيعية بقوانين تحترم حقوق الجميع، وضمنا أن
لا نبقى على فكرة المركزة والنظرة الفوقية، وأن تكون الثروة ملكا للشعب، ومن هنا لا بد من سن ما يضمن هذا وتطبيقه. وسادسا، إن خوض المعركة مع الإرهاب لا يقبل استغلال الظرف للدخول في هذه المدينة أو تلك المحافظة، فالبيشمركة جيش وطني يحمي كردستان ويساهم في العراق الفيدرالي في استقلال البلاد وسيادتها وضرب الإرهاب، وكل ما عدا ذلك ينبغي التوقف عنه. وأشير هنا إلى تلك المحاولات التي جرت لاختراق كركوك بقوات معينة ربما ميليشياوية، ينبغي التفكير بشكل سليم بهذا الاتجاه. وسابعا، رسم خطى بناء الدولة وإطلاق مشروعات التحديث زراعة وصناعة، فالمعركة ليست سلاحا وبندقية حسب، بل وجودا بنيويا يخدم الناس، يخدم مصالحهم. ومن ذلك ينبغي أيضا أن نتجاوز تلك الأفعال والممارسات على سبيل ما يثار من حصار اقتصادي غير معلن ولكنه ممارس عبر لقمة العيش في قطع الرواتب وما شابه. إن تلك الكلمة ليست مجاملة، بل هي بواقع الحال تعبر عن رؤية العرب الأحرار الذين يتضامنون مع الكرد الأحرار، مع كل شعب كردستان. من حق شعب كردستان أن يكون برأي خاص مستقل حر سام بعلمه وبنشيده الذي نحترمه وننحني له وننحني لشهدائه. من هنا فإن هذا هو تعبير عن تضامننا، ولهذا لا نخجل بل نرفع الرأس عاليا كما الكردستانيان عندما نقول بيجي كردستان، هر بيجي كرد وعرب، ولتنتصر إرادة الحرية والسلام في بلادنا. والسلام عليكم. سلام لته برزانی توره بدورو ناکی، سلام لته برزانی گله پر تشبیر ناکی، سلام لته برزانی توی ریزانو سرو، سلام لته برزانی بو کردا بوی دیرو، سلام لته برزانی توی مل مصطفى، سلام لته برزانی بو کردا فردی جفا، سلام لته برزانی کردا بجنگه بجیان، سلام لته برزانی وک هر کس دارا شینه، سلام لته برزانی تدا آودان بخوینه، سلام لته کگنیست برخه سلوک برزانی، سلام لته کگنیست جانگوی کردستانی، سلام لته کگنیست کرد جبیر ناکم قد، سلام لته کگنیست گل مالباتا برومت، سلام لته کگنیست کره بابه دلوبان، سلام لته کگنیست نشونات نجیوان، سلام لته برزانی رامانه تی برومت، سلام لته برزانی با کرد بنا دولت، سلام لته برزانی سلام لجانگوریان، سلام لته برزانی تبل دورت جبریان، سلام لته برزانی حزب کوبانه تمام، سلام لته برزانی ابرو میوانه تمام، سلام لته برزانی هر دم دلبینه تمام، سلام لته برزانی از دلبینه تمام، سلام لشهید کرد لروج آباد باشور، سلام لشهید کرد لروج هلال الباکور، سلام لشهید کرد شنزیک و شندور، سلام بجین خوی شهیدا میرو جنو گروهور. چاوه پیشمرگا دگرن لوان چاوه تی بلک دریا آزادیا کرد وقت چونه گلک یک جوان نگها مراده روی تا رشب فلک دل برین ایدی بنالا افجیشت ربو کلک هر بجی تی هر بجی پنجی سازیده خبات کر تجاری خو نفرود جبو کرد و کردستان شب و روژات خوصود تاکو چاوه خوددان هف کرد و کردستان تا گود ایرو تو میوان قاضی دو برین دار بونه جود
هەر بژی تێ هەر بژی مستەفا بەرزانی بژی کورد و کوردستان مری بوون تەلوانە ڕوح بەژاند دۆلابا جەنگ و سیاست 5 ساڵی تەگەڕاند دەنگێ کورد و کوردستانێ بجیهانێ تەگەهاند نەیارێ کورد تەبزداندن خوێن لوانە ڤەڕەشاند هەر بژی تێ هەر بژی سەرۆکێ هێژە هەر بژی ڕێج و خەباتێتە هەردەم خۆرد و کەش تەڤل سەرن بلاشاد بێ گیانێ پاک ئەمژی سەردا ناگەرن سوند و پەیمان بێ لەسەرمە ئەم دەفێرێتم هەرن یان کوردستان یان نەمان ئەم کوردێ نیشان خەنجەرن هەر بژی تێ هەر بژی سەرۆک بەرزانی هەر بژی دیسا فەلەبکین و کەربە لمە کووردا ڤەگەرە کوردستانێ ونداکری سەرۆکەک جەنگاوەرە گەلێ کورد ڕادەهەژینێ سەد هەوار و کەسەرە خۆش بێ سەرێ ماڵباتاوی و گەلێ کورد بوەرە هەر بژی تێ هەر بژی مستەفا بەرزانی بژی تەژیان بۆران بجەنگێ جیهانێ ڕەنگێتە دیب خۆردە کورد بتە شیار بوون وڵات نەما بێ خودی بێگومان وێ ببنە دەولەت سەد مخابنتە نەدیب ڕۆژە جەژن و شادیە وێتە بیر بێنن بێفەدی هەر بژی تێ هەر بژی سەرۆک بەرزانی هەر بژی وەک هەڤیێ هەر وەکی نۆشێ ڕەوان پر تێرپەروەری بمێرانی وەکتەدینن شێرێ نیشان خەنجەری دلبرین بۆتە دنالێت و سەرۆک و سەروەری ئافەرین سەرۆکێ بەرز 100,000 جار ئافەری هەر بژی تێ هەر بژی مستەفا بەرزانی بژی